بەخێر بێت بۆ ناوەندی پێشوازیمان. تۆ لە ماوەی چاوەڕوانیدا بۆ بڕیا لە سەرداواکاری پەنابەریت لێرە دەژیت. زۆر ئاساییە ئەگەر وا هەست بکەیت هەموو شتێک تازەیە. ئەو شتانت بۆ ڕوون دەکەمەوە کە پێویستە وەکو منداڵێک لەبارەی ماف و پابەندبوونەکانت بیانزانیت و ئەوەی چۆن ناوەندەکە بۆ سەلامەتی هەمووان ڕێکخراوە. لە ئەوروپا منداڵ کەسێکە کە تەمەنی لە خوار 18 ساڵەوە بێت. هەموو منداڵان هەمان مافیان هەیە بەبێ گرنگیدان بەوەی خەڵکی کوێن یاخود چیان بەسەردا هاتووە. منداڵان پێویستیان بە پاراستن هەیە. تۆ شوێنی سەلامەتت دەبێت بۆ خەوتن، جلوبەرجی خاوێن و بەرهەمی باک و خاوێنی. بە گوێرەی یاسای ئەو وڵاتەی کە تێیدایت خواردن یان پارەت بۆ کڕینی خواردن پێدەدرێت. دەکرێت لە کاتی گەیشتنتدا پزیشکێک یاخود پەرستارێک پشکنینت بۆ بکات تا بزانێت پێویستت بە یارمەتی هەیە یان نا. دەتوانیت سەردانیان بکەیت کاتێک هەست بە نەخۆشی بکەیت. تۆ مافی چوونە قوتابخانە و بەشداریکردنت هەیە لە چالەچێکانی تر تا لە گەشەکردن، چێژ وەرگرتن وە لە خوێندن و ئامادەبوون لە قوتابخانەش یارمەتیت بدەن. ڕەنگە هەست بە دڵتەنجی، تووڕەیی، ترس یان سەختی خەوتن بکەیت. بەڵام دەتوانیت لە هەر کاتێکدا قسە لەگەڵ کەسانی پێگەیشتووی کارمەندی ئێرە بکەیت. کارمەندانی کۆمەڵایەتی لە پێداویستیەکانی ترتدا یارمەتی دەدەن. هەروەها دەتوانیت داوای وەرجێڕێک بکەیت کە یارمەتیت بدات تا بە زمانی خۆت قسە بکەیت. ئەگەر ببێ دایک و باوکت هاتوویت، ئەوە مافی هەبوونی سەرپەرشتیارت هەیە. ئەو کەسە لە دەربڕینی پێداویستیەکانتان یارمەتی دەردەبێت. دڵنیا دەبێتەوە لەوەی بۆ چوونەکانتان دەبیسترێت و یارمەتی دەسەڵاتداران دەدات بڕیار بدەن کە چی بۆ تۆ باشترینە. ئێمە بەوە دەڵێین باشترین یارمەتیدەری منداڵ. بە گوێرەی تەمەن و پێداویستیەکانت ڕەنگە چوونت بۆ ناوەندێکی تایبەت بە باشترین بژاردەدا بندرێت. هەروەها دەتوانین یارمەتیت بدەین پەیوەندی بە خێزانەکەتەوە بکەیت. ئێمە کەسانێکی زۆرین کە لێرە دەژین و کار دەکەین. کاتێک هەمان یاسا پێڕەو دەکەین هەمومان سەلامەتین. لەگەڵ ئەوانی دیکە میهرەبان بە و شەڕ مەکە. ناوەندەکە پاک و خاوێن ڕابگرە. تەنها لە نێوان کاتژمێرە ڕێگەپێدراوەکان ناوەندەکە بەجێبهێڵە. هاوکاری ئەو کەسانە بکە کە لە ناوەندەکە کار دەکەن. لە ژوورەوە جگەرە مەکێشە، هەرگیز مەی و مادەی هۆشبەر بەکار مەهێنە. لەبیرت بێت ئەگەر یاساکان بشێنیت ئەوە سزا دەدرێت. سەلامەتی تۆ گرنگە بەلای ئێمەوە. ئێمە بۆ یارمەتیدان و پاراستنی تۆ لێرەین. مەترسە، قسە بکە و پرسیار بکە.